ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاوە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردنە بێت لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەو کەش و هەلومەرجەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە گوزەرێ و ئەو ڕووداوە سیاسانەی کە کاریگەریان لەسەر ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان هەیە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک سەروەر جەلیل، شرۆفەکاری سیاسی. کاک سەروەر بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆ. کاک سەروەر، هەرێمی کوردستان بە کۆمەڵی قۆناغی سەختە هاتووە. 33 ساڵە هەرێمە بەردەوامە، لە زۆر شوێنە هەرێمەکە سەرپێکەوێ سەقامگیرە بێت، دۆخ و هەلومەرج باشە بێت، ناو بەناو تووشی ئەستەنگ و لەمپەر و جۆرێک لە تاکشان نەبێت. بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە کۆتایی ماوەتە و وەکو کیانێکی سیاسی تا ڕادەیەک ئیسیقرار خۆی بەیانەکات و شوێنێکی گرنگی لە ناوچەکەیان گرتووە کە زۆر چار نارەکانیشی ناتوانن کە حەقیقەت و وجودێتی هەرێمی کوردستان نادیدە بگرن. خوێنەوە جەنابەت بۆ ئەم هەلومەرجە تازەیە چییە کە هەرێمی کوردستان لە ماوەی 2023-24 هەندێک گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە، جۆر لە جۆرەکان دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان هەڵکشانی بەخۆیەوە بینیوە. ئەبینین کە زۆر جار سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت لە مەحفەلی نێودەوڵەتەکان بەشداریەکەن، کاتێک سەرۆکی دەوڵەتی تورکیا دێتە بەغدا، دێتە هەولێریش و سەرۆکی هەرێمی کوردستان و چێتە تاران لە ئاستێکی زۆر گەورە و لە ئاستێکی باڵای پێشوازیە کرێ. ئەنی سەرباری نکۆڵیەکان جۆرێکیش لە دەرفەت هەیە. خوێنەوەی تۆ چییە بۆی کە هەرێمی کوردستان لەم هەلومەرجەیە چۆن سەیری ئەو دۆخ و هەلومەرجەکەی کە هەرێمی کوردستان ئەوێ جارێکی تر ئیسیقرارێتێکی باشتر، ئارامێکی باشتر، ئابوووریەکی باشتری هەبێ؟ سەرتا سواز بۆ جەنابەت. بەسەراحەت وەکو جەنابەت باسی کرد، ئێستا ئێمە بە قۆناغێکی تا حدێکی زۆر دژوارە تێپەڕین، بەگشتی وەکو مرۆڤایەتی وەکو جیهانیش سەبارەت بە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە ڕووی قانونیەوە بە مادەیەکی دەستوری لە عێراقی فیدراڵ دروست بووە، جنسێتی هەرێمی کوردستان دیاری کراوە لە ڕوویەوەی کە 3 محافەزەیە لە هەرێمی کوردستان، لە 3 محافەزە پێگەیە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی کە وەختی خۆی دروست بووە لە عێراقی فیدراڵ لە ناو ئەو دەستورە هەمیشەیی کە لە دوای ساڵی 2005 نووسراوەتەوە. بارودۆخەکە ئەوەیە لە ئێستاە جیهان بەگشتی بە بارودۆخێکی ئەمنی و سیاسی و اقتصادی گرنگ تێپەڕێەوە بۆ هەموو وڵاتان بە شێوەیەکی جیاواز تەنگەژەیە. بۆیە سەختە لەم بارودۆخی ئێستا پریشکی ئەو دۆخە دژوارت بەرنەکەوێ. بەڵام خۆشبەختانە بۆ هەرێمی کوردستان ڕاستە لە ساڵانی ڕابردوو لە دوای ساڵی 2007 بە بەردەوامی هەوراز و نشێوی هەبوو لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان، چ لەگەڵ حکوومەتی فیدراڵ، چ لەگەڵ وڵاتانی دراوسێ و دوجاریش لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی و وڵاتانی جیهان. بەڵام ئەوەی کە گرنگە هەنگاوەکانی ئێمە لەم قۆناغەبێ بە هەنگاوێک بێت، بریتی بێت بە پاراستنی هەرێمی کوردستان. پاراستنی هەرێمی کوردستان لە ڕووی هەموو ئەو ستراکچەر و هەموو ئەو باگراوندێکی هەیەی باگراوندی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، هەواڵگری، سەربازی. چونکە گرنگە لەم قۆناغا هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ناوخۆی خۆی تەبایەکی زۆر هەبێت لەسەری و هێڵی سووریان مانەوەی ئەم هەرێمە بێ. بیرمان نەچێ هەرێمی کوردستان بەرهەمی مۆدلی دیموکراسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تاکە مۆدلی هەرێمیە لەم ناوچەیە، بۆی بەشێک لە وڵاتان وەکو مۆدلێکی گرنگ سەیریەکەن و مانەوەی هەرێمی کوردستان بۆ ئەوان گرنگە. ڕاستە هەندێک جار باسەکرێت ئەوەی کە پێوترێت دۆستی کوردیان، دۆستی هەرێمی کوردستان، هەندێک جار نیگەرانە لە مامەڵەی کورد بۆ خۆی لە ناو ئیدارەکەی خۆی کە بریتە لە ئیداری هەرێمی کوردستان. بەڵام بیرمان نەچێت بە ئەم بابەتە ئەگە بە نسبەت کوردەوە بریتی بێت لە بەرهەمی خوێنی شەهیدانی ئەوەی کە باسەکرێت لە ڕابردوو لە ئەو قوربانیدانەی کە یابێتی بە نسبەت کۆمەڵگەی نێودەوڵەتیشەوە بریتە لە بەرهەمی دیموکراسی بۆ ئەم ناوچەیە و بۆ کوردیش بەڕاستی. بۆیە بە گرنگەوە بێت لە دۆخەکە بڕوانین و مامەڵەمان بە ئاراستێک بێت کە هاوسەنگی بێت. لەم قۆناغە گرنگە ئێمە نەبینە نەچینە ناو هیچ بەرەیەکە و دژی هیچ بەرەیەکی تر. ئەوەی کە بۆ ئێمە گرنگە جارێکیان سەرۆکی هەرێم قسەیەکی کرد جەنابی کاک نێچیروان کە بریتی بوو جملەکەی لەوە بوو ئێمە لەگەڵ ئەو بەرایان کە بەرژەوەندی هەرێمی کوردستانی بووە. ئەمە تەواو کارێکی سیاسی و دیبلۆماسیە لە پێناومانەوەی هەرێمی کوردستان. کاک سەروەر، باسی ساڵی 2007 کە لە دوای 2007ەوە هەندێک جار هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران و جۆرێک لە
گوشاری زیاتر بووتەوە بەڵام ئەوەی کە بینین لە کۆتایی هەرێمی کوردستان هەم ماوەتەوە و هەم زۆر جارش تەعامل دەکرێت ئەو هەوڵانی حکوومەت هەرێمی کوردستان چۆنە بینی لەوەی کە یعنی لەگەڵ دەستپێکی کابینی نوێیە جوهدێکی زۆر باشە بوو لەوەی کە هەم ئەو دۆخی هەلومەرجی تەمومژێ هەبوو بەسەر هەرێمی کوردستانەوە بڕێوێنرێتەوە و هەم هەوڵ بدرێت لەگەڵ حکوومەت عێراقیە جۆرە لە جۆرەکان مادەمەوەی کێمە هەر لە عێراقا ماوینێتەوە گەر نائارەزوومەندانش بێ خەڵکی کوردستان بە بەشی لە مافەکانی شاد ببێ و بۆ ئەمە حکوومەت هەرێمی کوردستان جوهدێکی هەیە لەوەی کە بەردەوام بۆ وەفدەکان نچنە بەغداد لە بەغداد و وەفدەکان دێنەوە هەولێر و جۆرێک لە تێگەیشتنی شێ بەڕاستی سەرباریەوەی کە زۆر جار حکوومەت عێراقی ئامادە نییە ڕێکەوتنەکان جێبەجێ بکە بەڵام جددیەتی هەرێمی کوردستان خۆی چۆن نەخوێنیتەوە لەسەر ئاستی سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەتە لەوەی کە ئەیانەوێت جۆرێک سازان دروست بکەن. سەبارەت بە قسەی جەنابەت ئەبێ سەیری لێدوانەکانی بەڕێز سەرۆکی هەرێم و بەڕێز سەرۆکی حکوومەت بکەین کە هەموو جارێک سەبارەت بە کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدرال قسەکانیان بۆ ئاراستەیە بووە کە پێویستی کێشەکانی بینی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرال دەستور بنەماکەی بێ و چارەسەرەکی بریتی بێ لە دەستور ئەمە بۆ خۆی هەنگاوێکی هەم قانونیە هەم شەرعیت پیاکردنیشە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ماوەکانی ڕابردوو پێم وابێت نزیکەی 60 بۆ 65 جار وەفدە جیاوازەکان لە هەرێم بە وەفدی سیاسی و بە وەفدی تەکنیکی و بە وەفدی ئابووری چوونەتە بەغداد ئەمە نیشانەی جددیەتە ئەوەی کە مهمە جاران گلەییەک هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر نخبەی سیاسی لای ئێمە کە ڕوو لە بەغدانی بۆ چارەسەرکردنی کێشەکان لە کاتێکدا ئێمە زانین حکوومەتی فیدرال کۆنتترۆلەکەی لە شوێنی ترە لە جێگەی ترە تەسیرات و چۆن ئەڵی پاشخانەکەی لە وڵاتێکی ترەوە بۆ دەرەچێت بەداخەوە لە عێراق حکوومەتێکی زاڵ نییە بتوانێت قراراتی سیاسی خۆی بسەپێنە بەسەر لایەنەکانە بە تەبعیەی هەیە بۆ هەندێک دەوڵەتی تر بە بۆنەی ئەو گروپە جیاوازانەی کە هەیە لە ناو عێراقە بەڵام ئەوەی کە مهمە لەسەر هەرێمی کوردستان تێپەڕاندنی دۆخەکەیە و بنەماکەی کە بریتیە لە حلولی دەستوری کە ئەمە بۆ خۆی وا لە هەموو لایەکە کا بە تایبەتی هەرێمی کوردستان ڕێگەکە بۆ کورد بێتەوە لە جیاتی شەڕی سیاسی بکە یان شەڕی سەربازی بکە شەڕی دەستوری و قانونیەکە بۆ ئەمەش هەوڵەکان زۆر دراون بیرمان نەچێ هەموو ئەو سەردانانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت کردوێتی بۆ ئەمریکا جەنابی سەرۆکی هەرێم بۆ ئێران و بۆ تورکیا بۆ وڵاتانی ناوچەکە و خیتابەکانیان لە مەحفەلە نێودەوڵەتیەکانە هەمووی خیتابی ئاشتیە پێکەوە ژیانە و مانەوەیانە و ڕێزگرتنە لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و دەوڵەتانە بۆیە ئەم جۆرە دیبلۆماسیەتە ئەم سۆفت پاوەرێکی ئێستا پەیڕەویەکرێت لە هەرێمی کوردستان لەناو هەموو بژاردەکانی ترا باشترین بژاردەیە بۆ جوابی پرسیارەکەی جەنابەت من پێم وایە لە خراپترین حاڵەتا باشترین بژاردەیان هەڵبژاردووە بۆەوەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا بگەینە مەسەلەن بۆ نمونە سەقفێکی زەمەنی کە تەواوی کێشەکانمان حل بکەین لەگەڵیان ئەگەر هیچ نەبێ بەڕێژەش بێ بە ڕێژەی لە 170 بۆ لە 180 بتوانین مامەڵەمان لەگەڵ ئەوانە دروستکەین و هەندێک مۆزوع بمێنێتەوە بۆی ئێستا ئەگەر ببینی لەسەر ئاستی هەردوو حکوومەت لێکتێگەشتنی باشتر هەیە و واشی لە هەردوو حکوومەت کردو نەتوان خۆیان بدزنەوە لە هەندێک بابەت چکە بنەماکەیان بنەمای دەستوریە کاک سەرۆر لە قۆناغێک ئەگەر با ڕاشکاوی باسی بکەین هەرێمی کوردستان زۆر جار مەترسی بەڕاستی لەسەر نەمانی هەرێمەکەش هەبوو ینی زۆر جار باسی واکرا کە حکوومەتی عێراقی بەشێ لە هێزە باڵادەستەکانی عێراق بەشێ لە دەوڵەتە خاوەن هەژمونەکانی ناوچەکە ئامانجی کۆتاییان ئەوەیە کە هەرێمی کوردستان وەکو شیانێکی سیاسی نەمێنێت ئەتوانین بڵێن بەهۆی ئەو هەوڵ جوهدانەوە ئێستا هەرێمی کوردستان تا ڕادێکی باش لەو پیلانە لەو تەڵەزگەی ڕزگاری بووە کە مەترسیەوەی لەسەر نەمابێت کە هەر نەمێنێت خۆی بە شێوەیەکی گشتی مەترسی بە بەردەوامی هەیە چکە بەداخەوە ئێمە وڵاتەکەمان و خاکەکەمان دابشکرا بەسەر 4 دەوڵەتی جیاوازە ئەم 4 دەوڵەتە جیاوازە لەگەڵ ئەم سێنەتەوە جیاوازە یەک خاڵی مشتەرەکیانەیە ئەوەیە کە کورد لە زۆر بابەتان نەتوانێت فراوانخوازی بکە ئەوەی کە هەیە بەڵێ بە ئاشکرا بە تایبەتی لە دوای ساڵی 2010 و 19 و تاکو 22 دەنگیشی گەورە هەبوو لە ناو پەرلەمانی عێراق کە دەستور هەموار بکرێتەوە حکوومەتی عێراقی بگەڕێنەوە بۆ قۆناغێک بۆ قۆناغی حکوومەتی مەرکەزی نەک فیدراڵی بۆیە ئەم بابەتە هێزە شیعەکان کە لە عێراق بوون زۆر پاڵپشتی ئەمەیانە کرد بە تایبەتی ئەوانیش مەزدەرەکەی لە یەکێک لە وڵاتەکانی ناوچەکە و کە
وەکو ئەوەی کە باس کراوە بە نخبەی سیاسی بە سەرکردایەتی کوردیان وتووە کە ئێمە لەگەڵ ئەوە نین هەرێمی کوردستان بمێنێتەوە جارێکی تر لەبەرەوەی هەرێمی کوردستان ئەوان پێیانوا بووە کە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوان ناڕوات ئەو دەوڵەتە جیاوازانە بۆیە ئەم قۆناغانە ئەم جوڵانەی لەم فترەیە کرا لە فترەی مانگی 2 3 و 4 و ئەوانە بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش هەرێمی کوردستانی دووبارە چۆن بڵێ ئەبدەیتێکی علاقاتی خۆی کردوتەوە و توانیوێتی سەنگی خۆی بزانێت لە کۆمەلگەی نێودەوڵەتی و پیشانی دەوڵەتی بڵێن حکوومەتی عێراقی فیدراڵیشیەوە و دەوڵەتانی ناوچەکەشیەوە کە هێشتا پشتیوانی هەیە و هێشتا وەرەقە و کارتی ئەوەی هەیە کە بتوانێت زۆر پرۆسە لە ناوچەکە تێک بە بۆیە ئەمە کاریگەری باشی هەیە بەڵام پێویستیشە ئێمە بە تەواوەتی خۆمان ڕێک بخینەوە چکە لە بیرمان نەچێت بەشێک لە هەوڵەکان کە هەوڵ دراوە هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە بەشیان لە ناوخۆوە ئاراستە کراون هێزی جیاوازی ناوخۆیی بوون چکە ئەمانەش کاریگەریانە جا ئەو هێزانە بە شێوەیەکی ئیرادی بوو بێیان لا ئیرادی بوو بێ دەستیان هەبوو لە لاوازکردنی ئەو بابەتە و چکە بۆ نمونە ینی مەسەڵەن سووتاندنی ئەو هەموو بازارە لە هەولێر کە کراوە ئەمە بۆ لێدانە لە اقتصادێتی هەرێمی کوردستان چکە گەر ئەوانەی کە لە اقتصاد شارەزان سیرێک بکەن ئەو حاڵەتانی کە ڕوویاوە لە هەولێر لە ناوبردننی بزنسی وردەن لە ناو کە بە بنەمای بزنسەکانی تریش داانرێ ینی کەسێک دوکانێکی هەیە ئیکات بە زنجیرە دوکانێک زنجیرە دوکانەکە کاتە مۆڵەکە کاتە براندێک ئەمە بۆ چییە بۆ ئەوەی بنیەی تەحتیە ئێمە لە ڕووی ئابوووریەوە چۆنەڵێ وەکو ئینگلیزەڵە دیسترۆی بکەین ینی تێکی بشکێنن بۆی نتوانم بچنە قۆناغێکی ترەوە بۆیە ئەم هەوڵانش بەڕاستی بەداخەوە هەندێک لایەنی کوردی دەستی تایە بۆ بە بیانووی جیاواز بۆیە ئەبێت هەموو بابەتەکان نەک تەنها ئێمە ڕوومان لە ئاراستی دەرەوە بێت و مانەوێت لەوێ خۆمان بەهێز بکەین ئەبێت لە ناوە بەهێز بکەین اینجا ڕۆ دەرەوە بین کاک سەرۆر ئەو ئەنینێکی سروشتیەکە لە بینی هەرێم و مرکزە لە هەموو دەوڵەتانی کە فیدراڵین هەمیشە مرکز هەوڵەیە دەسەڵاتەکانی خۆی فراوان بکە پێگەی خۆی باشتر بکە و ئەم بابەتەش هەمیشە لەسەر حسابی هەرێمەکانە بێت لە عێراقا کە هەرێمی کوردستان وەکو جۆرێک لە دیفاکتۆ خۆی سەپاندووە دەنا عێراقێکی فیدراڵی نییە و ڕێگە بە دروستبوونی هەرێمی دیکە نەدرانە لە ناوچەی سونە نشینە لە بەسرانە لە شوێنەکانی ترکە زۆر جار خواستە بوو کە هەرێمی دیکە دروست بێ و بەڕاستی بۆی کە عێراقیش فیدراڵی بێ ئەبوو کە چەند هەرێمەکە بوونایە و حکوومەتێکی فیدراڵی شەبووایە بەسەر هەموو حکوومەتەکانەوە ئەم کێشمە تا کوێ ڕوات لەوەی کە هەرێمی کوردستان هەوڵەیات کەڵک لە بنەماکانی دەستور وەرگێ و دەسەڵاتەکانی خۆی ممارەسە بکە و زۆر جار دەسەڵاتەکانی خۆی زیاتریش بەکار بهێنێ و حکوومەت عێراقیش لە بەرامبەرە هەوڵەیات کە نەخێر هەژمونی زیاتر کا بەسەر عێراقا وەک چۆن بەسەر ناوەڕاست و باشوورە دەستی ڕوات بەسەر هەرێمی کوردستانیشە جۆر لە جۆرەکان خۆسەپێنی جۆرێک لە جۆرەکان هەژمون زاڵی بکە لەو باوەڕێ هەرێمی کوردستان وەکو تاکە هەرێم کە لە عێراقا هەیە بتوانێت لەو کێشمەیە باستێکی باش لەو گەمێ بێتە دەرەوە لەگەڵ حکوومەت عێراقیە ئەم حاڵەتە گەڕێتەوە وەکو جەنابەت باسی کرد ئەمە بابەتێکی سروشتیە لە بینی هەردوو حکوومەتەکە و هەریکی و ئەوێت لۆبەکانی خۆی زیاتر بکات بووی دەسەڵاتی زیاتریە بێ بەسەر ئەوی تریانە یەک شت لێرە زۆر گرنگە بێ بیزانی ئەبێ هەرێمی کوردستان کارتەکانی خۆی کۆکاتەوە لە حکوومەتی فیدراڵ و بیرمان نەچێت چەند ساڵێک لەم و پێشداوای هەرێمی سونە و هەرێمی بەسڕەکرا ئەمە کارتێک بوو بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیتوانی مامەڵە و لۆبی بۆ بکات بەڵام لە فترێکی زەمەنی زۆر کەمە ئاراستەکە پێچەوانە بووە بە ئاراستی حکوومەتی فیدراڵ بەوەی کە ئەویست هەرێمی کوردستان بکاتە چەند هەرێمێکی جیاواز و چەند شارێکی جیاواز سێکە ئەمە دوو مامەڵن کە هەردووکیان ئەیانەوێ ئەوی تریان لاوازکە لە پێناو خۆی بۆ زامنکردن و مانەوەی ئەم بابەتە بۆ ئەوی کە هەرێمەکان مافیان نەفەوتێت ئەبێتەوە ئەنجومانە دروست بکرێت کە پێوتری ئەنجومەنی فیدراڵ لە ئەنجومەنی نوێنەران چکە بیرمان نەچێت لە دەستوری عێراق دوو ئەنجومەن هەیە ئەنجومەنی نوێنەران هەیە کە پەرلەمانەوە لەگەڵ لە پەرلەمان لە دوو بەش پێک بێ ئەنجومەنی نوێنەران کە لە هەموو محافظەکان خەڵک هەڵەبژێرێت بۆ دانان و تەرشیحکردنی هەندێک لە دروستکردنی هەندێک لە قانونەکان و نوێنەرایەتی کشمانەیە پێوترێن نوێنەرایەتی ئەقالیمەکان ئەنجومەنی فیدراڵی کە ئەمە نوێنەرایەتی هەموو هەرێمەکانەکە لەم ئەنجومەنە زۆرینەی بابەتەکان لە بەرژەوەندی هەرێمەکانە نایڵە حکوومەتی فیدراڵ دەسەڵاتی خۆی بسەپێنێ ئەکرێت کورد لە داهاتوو و یان ئەو
ناوچانەی تری کە لە عێراق بەتەمان ببن فیدراڵی لە قۆناغێک لە قۆناغەکان هەوڵبن ئەم ئەنجومەنە دروست بکەن بۆ ئەوی مافەکانیان نەفەوتی ئەمە لە ڕووی قانونیەوە لە ڕووی سیاسیوە جەناب دەزانی ئەم بابەتە کەوێتە سەر وەرەقەی سیاسی تۆ چ وەرەقەیەکە دێ لەگەڵ حکوومەتی فیدرال حکوومەتی فیدرال بەرژەوەندەکانی چیە لای تۆ ئەم بابەتە ئەمێنێتەوە مامەڵەی سیاسی چۆن مامەڵەی سیاسی بکرێەوە لەسەر ئاستی دنیاش لەسەر ئاستی پەیوەندیەکەی تۆ ئەوەسەوەکو هەرێم لەگەڵ وڵاتانی ناوچەکە و هەمیش لەگەڵ حکوومەتی فیدرال کاک سەرۆر حکوومەت عێراقی بەشی لە هێزە عەرەبیەکان بەڕاستی نەزعەیەکی شۆڤێنیان هەیە نەزعەیەکیان هەیە بۆ مرکزیەت ئەگەر شۆڤێنیش نەبێ حەزیان بە باڵادەستی مرکزیەت هەیە لە عێراقا هەر بۆیە بۆ نمونە دەست نەرمی ناکەن لە دروستکردنی ئەنجومەنی هەرێمەکانی شاکە ئەوە بخۆی بەشێکش لە دەستور و هاوسەنگی کاری پەرلەمانی عێراقی شەکاگەر دروست بێت ینی لە وەختێکە کە ئەم تێگەیشتنە هەیە ناوخۆی ماڵی کورچی لەوەی کە کوردیش بەڕاستی سەرباریەوەی کێسا نێوماڵی سونە نێوماڵێکی تەبانیە هێزە شیعەکان کۆمەڵێکی ئیشکالیاتی خۆیانیان هەیە زۆر جار بەسەر هەندی دەوڵەتانی ناوچەکەشە دابەشە بن بەڵام گرفتەکەەوەیە کورد وەکو میلەتێکە زۆرترین قوربانیەوە ڕەنگە هێشتاش مەترسی زۆری لەسەر بێ بەڵام لە ناو خۆیان تەبانیە یەکڕیز نییە ئەمە لایەنەکانە خاتە بەردەم چ جۆرە بەرپرسیارەتێکەوە حقیقت هەر لایەنێکی سیاسی هەر حیزبێکی سیاسی هەر حیزبێکی عێراقی فەلسفەی کاری خۆی جیاوازە بەداخەوە کۆی هێزە سیاسیەکان بە هەردوو پێک هاتەکە و بە هەردوو تەرەفی شیعە و سوننەوە و لەگەڵ کوردیش ئێستا ماڵەکانی هیچ کامێکیان ماڵێکی تەبانیە ماڵێکی یەکگرتوو نییە کە پێکەوە دانویان لەگەڵ ینی بکوڵێت ئەمە بەشێکی پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتانەوە هەیە لەسەر ئاستی ناوچەکە بەڵام ئەوەی کە بۆ کورد مهمە پێویستە لەم قۆناغێکی یەکگرتوویی بێت و پێکەوە هەموو هێزە سیاسەکان بتوانن ئەم قۆناغە تێپەڕێنن بەڵام کورد باشێکی تری هەیە لەگەڵ شیعە بۆ نمونە لە شیعە مەرجعیەتێکی وەکو سیستانی هەیە کوردیش تا ڕادەیەکی زۆر و زۆر باش کاک مەسعودم ئەم مەحفەلەی بڕیوە توانیوێتی هەموو ئاراستەکان لە خۆیان کۆ بکاتەوە و خۆی دواقەرار بێت ئەمە بۆ کورد چانسێکی باشترە لە سونە لەبەروی سونە ماڵێکی کۆکراوی نییە مەرجعیەتێکی نییە شخصێکی نییە بتوانێت ئەمیشەی بۆ بکە بۆی دابش بوو بەشێکی سونە پشگیری کورد دەکەن بەشێکی تریان پشگیری لایەنی سیاسی و شیعەکەن کە ئێستا لە عێراق دەسەڵاتیان هەیە تۆ سیر بکە گەل لە ڕووی خاکەوە سیر بکەی ئێمە مشکلەکانمان زیاتر لەگەڵ سونەیە لەبەرەوەی شریکی حدودەکانمانەکەوێت لەگەڵ مناتقی سونەی مثلەن لە کەرکووکە لە مووسڵە ئێستا ئەوەی کە لە پەلکانە و ئەوانە ڕۆیە دێ مشکلەمان لەگەڵ کێ لەگەڵ عەرەبی هاوردەی سونە مشکلەمان هەیە ئێمە خۆ لەگەڵ شیعە مشکلەمان نییە ئەگەر لەسەر ئاستی خاک لەگەڵ سونە مشکلەمانە بێ ئەوە لەسەر ئاستی سیاسی لەگەڵ شیعە مشکلەمان هەیە ینی کەواتە هەردووکیان هەردوو پێگاتەکە بەرامبەر بە کورد خەزیەیان هەیە بەس کورد لەم بینە نازانێ خەزەکەی خۆی لە عێراق چییە خۆگە بە ڕێژەی پەرلەمانتار بە ئێمە 60 ئەوەندە پەرلەمانتارمان بەرەکەوێ و لە سەردەمی مەلەکێت کورد 80 ئەندام پەرلەمانیە بۆ 84 ئەندام پەرلەمانیە خۆ فیدرالیش نەبووە باشە ئەنی ئەبێ وەرەقەی خۆمان و دیباجی سیاسەتی خۆمان لە عێراق بەڕاستی پێت بڵێم ئەبێ ئیعادەیەک بکرێتەوە چونکە یەکگرتنی کوتلەی پەرلەمانی لە عێراق بۆ کورد زۆر زۆر مهمە نەک لەوەی کە ئێستا هەیە بەڵام هەتاکو ماڵی شیعە یەک نەگرێتەوە ماڵی سونە ڕێک نەکەوێتەوە پێم وانییە هیچ هێزێکی نێودەوڵەتی بیا لە کوردیش بە تەواوەتی یەک بگرێتەوە لە بەردۆخی عێراق و بەرژەوەندی نێودەوڵەتی لە ناو مەنتیقەکە کاک سەرۆر ئەو دۆخەی کە جەنابەت باسیەکەی هاوکێشەی کورد سونە شیعە و ئەو جیاوازیانەی کە هەن ئەو بەرێکەوتنانەی کە هەن ینی بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین سونە بە جۆر لە جۆرەکان ئەوانش لە بەرامبەر شیعەیە جۆرێک هەست بە زوعفەکان و شیعەکان ڕەتکردنەوەیەکی زۆریان هەیە بۆ سونەکان چۆن خەونێکی مرکزیان هەیە بگەن هەرێمی کوردستان لە ناوچەی سونە نشینیش جۆرێک لە باڵەدەستیان پیشان ناوە واگەر تەماشاش بکەین ینی بۆ نمونە کاڵین نێوماڵی سونە تەبانیە بەڕاستی ڕەنگە بەشێکی گەوری و هەژمون خوازیە بێ کە هێزە شیعەکان بەسەر ماڵی سونیا سەپاندویانە هەرێمی کوردستان تایبەتمەندەکانی خۆی پاراستووە لەوەی کە هەرێمێکە لە دەستورە دانی پیانراوە هێزی پێشمەرگەی کوردستانی خۆی هەیە جۆر لە جۆرەکان ئابووری هەیە ئیسیقراری سیاسی هەیە دیبلۆماسیەتی خۆی هەیە بەڵام جوود هەیە چۆن نێوماڵی سونە شپرزەکراوە زۆر شوێنی ناوچەی سونە نشینی بە شیعە کراوە ئیشکالەتی گەورە براوەتە نێوماڵی سونەوە بۆ نمونە شارێکی گەورە و گرنگ و مێژوویەک و مووسڵ لە سەردەمی داعشە تووشی وێرانکاری زۆر گەورەکرا
بۆی هەیە پلانی لەم جۆرەش لەسەر مێزی لایەنە سیاسیەکان بێ سەبارەت بە هەرێمی کوردستان لەوەی کە هەرێمێک بێت هێندە گەشە نەکە لە ڕووی ئابوووریەکەەوە هێندە پێش نەکەوێ ئەم ئیستیقرار و هێمنی هەیەی بەردەوام نەبێ ئەلێرەوە حەزەکەم وەکو کۆتایی بەشی کۆتایی بەرنمەکە ینی سەرنجی تۆ لەوەی کە بەڕاستی وەکۆی جەناب دووتت مەترسی هەمیشار هەیە با لە ئێستا تۆزی ئیستیقرار هەبێ جۆرە لە تێگەیشتن هەبێ بەڵام بەڕاستی تا تۆ لە عێراقا بیت عێراقیش بەم پێکاتەیە بەم جۆرە لە جەبر و لە زۆڵم و لەو ئارەزووە زۆرەی کە هیانە بۆ مرکزیت بۆ خۆسەپاندن بۆ باڵەدەستی لە عێراقا کورد هەمیشە ینی لە بەردەم مەترسی زۆر گەورەیە لە بەردەم مەترسی وایە کە بۆ نمونە لە 2014 ئێمە جارێکی تر لە شنگال ئەنفال بکەینەوە ینی لێرۆ تۆ مەسئولەتی هێز و لایەنە سیاسیەکان نخبەی ڕۆشنبیری کورد ئەوانەی لە بواری سیاسەتایی شەکەن و سیاست مەدارن ینی چۆن وا بکرێن نیوماڵی کورد نیوماڵێکی ئامادەتر بێ لە ئێستا حقیقات ساڵێکیان کاگنێشیمان قسەیەکی کرد لە زانکۆی ئەمریکی لە دهۆک سەبارەت بە پێگاتەکانی ناو عێراق وتی شیعە ترسی لە ڕابردووی خۆی هەیە کە دووبارە بێتەوە وتی سونە ترسی لە داهاتووی خۆی هەیە وە کوردیش ترسی لە ڕابردوو ئێستا و داهاتووی خۆی هەیە چکە کورد دەسەڵاتی سونەی بینیوە و دەسەڵاتی شیعەشی بینیوە و دەسەڵاتی مختەڵەتی هەردوو کیشانی بینیوە بۆیە مشکلەی هەیە لەوەی کە چۆن داهاتوو زامنی داهاتووی خۆی بکات ئەگەر سیر بکەیت وەکوی کە جەنابەت باسی کرد بۆ نمونە قانونی هەموارکراوی ئیرهاب کە لە عێراق ئەکرێ سونە ترسێکی گەورەی لەو بابەتە هەیە چکە هێزە شیعەکان و لایەنی چەکداری شیعی کە بە تایبەتی حەشدی شعبی لە مەناطق سونیەکان زۆر ئیشی لەسەرەکە ئەمە تەدمیری بنیەی کۆمەڵایەتی ئەوانی کردووە و زۆرێک لە پیاوەکانیان گیراون لە ماسکەرەکانی عێراقان و لە سزنەکانی عێراقان ئەمە کاریگەری لەسەر سونە دروست کردووە چونکە عێراق و دەوڵەتی عێراق ئەتوانێت لە منتیقی ئەنبار و مسڵ و تکریت هێز بجوڵێنێ لەوێ بە کێشەی ئەمنی بە قۆتی عسکەری دەسەڵاتی خۆی سەلمێنێ بەڵام لە هەرێمی کوردستان لە ڕێگەی محکەمەی فیدراالیوە دەسەڵاتەکانی خۆی سەپێنێ سیر بکە ینی وەکوی کە جەنابەت دوتت لەسەر مێزەکانیان ئایا وەرەقەی تێکدان هەیە بەڵێ هەیە بەڵام شەرت نییە تێکدانەکانیان هارد پاوەر بێ بە هێزی قورس بێت بە هێزی ڕق بێ ڕەنگە بە سۆفت پاوەر بێ بۆ وەکی ئێستا من تۆ بەرەو مانگی 6 چین هێشتا مەعاشی مانگی 4 بە تەواوەتی دابەش نەکراوە ئەمە چی جۆرەگە لە کارکردن بودجە بڕین لە ساڵی 2014 ئەمە چییە ئەو بنیەی تەحتی تۆ لە ڕووی ئابوووریەوە ئەڕوخێنێ لە شەڕی داعش عێراقنی ئێڵا فیشەکێک لەلایەن هاوپەیمانانەوە بدرێت بە هەرێمی کوردستان کە هەموو ڕۆژێک داعش هەڵەکشا بەرەو هەرێمی کوردستان هات ئەمە لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی دیبلۆماسیەوە عێراق بیرمان نەچێت لە کۆتاییەکانی ساڵی پار کاری بۆ ئەوە کرد سەرجەم نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە دابخرێ باشە ئەمە لە ڕووی دیبلۆماسیەوە کەواتە هەموو ئەم بابەتە تۆ وا لێەکە چیت لێەکە قەتیزەکە وات لێەکە ئەتکاتە یەکەیەکی خۆبەڕێوەبەری زۆر داخلی ینی نەتوانی پەلپکێشی بەم لاولا ئەمە قۆناغێک لە قۆناغەکان وا لە هاوڵاتەکانی تۆکە لە سای ئەو حکوومەتی کە تۆ هاتە داوا بکەن گەڕێنەوە سەر حکوومەتی فیدرالی مەسەلەن کۆمەڵک کەس بە بەردەوامی کە لە ناو هەرێمی کوردستان ئیدعایەوەکەن بچینە سەر عێراق باشترە لە ڕووی مادی لە ڕووی معنەوی لە ڕووی سەربازی سیر بکە لە ماوەکانی ڕابردوو بۆ نمونە هەندێک لەوانی کە پەرلەمانتار بوون باسی ئەویانەکرد بۆن ئەو نەوتێکی ئەچێت بۆ دەرەوە ئەگەر مێوژی پێ بچێ ینی شەربەتی مێوژی پێ بڕوا ئەو بۆریە پارەکەی لە پارەی نەوت زیاترە باشە کاتێکە هاتە سەر ئەوەی کە نەوت دابەزی ئەوتیان نەخێرە بێ من نەوتە تەسلیمی عێراق بکرێ لەبەرەوە عێراق پارەمانات ئەوە تەسلیمی عێراقیش کرا 1 دینار نەهات جاران کە نەوتی خۆمان ڕۆی کە لە ژێر ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان بوو 5 بۆ 6 ڕۆژ ئەو پەڕی مەعاش و موچە دواب کەوتایە ئێستاش 2 مانگ دواکەوێت کەس لەوانە هیچ کامێکیان قسە ناکەن مەسەلەن شتێکی زۆر سیر هەفتەی ڕابردوو بە 2 جۆر و بە 2 شێوازی جیاواز و ئەلیکترۆنی ناوی فەرمانبەران نێراوە بۆ عێراق کەچی داوایان کردو دوای ئەوە هەفتەیەک بە پرێنتکرایی بۆیان بنێرن ینی پرسیارێک گێتە پێشەوە ئایا لە وەزارەتی دارایی عێراق 1,500,000 ناو لەسەر وەرەقە بڕوات تەدقیق لە هەر 1,500,000 موچەخۆرەکە کرێ ئەگە بیان و گرتن نەبێ بۆ ئەمە جۆرێکە لە ئیستیفزازکردن جۆرێکە لەوەی کە هەرێمی کوردستان بەرەو هەڵۆشانەوە بەرن
لەلایەن نخبە سیاسیەکەی وێنا لەلایەنەوەی کە خەڵک داوای بکات بچێتەوە سەر عێراق دوجار حکوومەت و دەوڵەتەکان کە دروستەکەن ڕاء دروستەکەن بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان زۆر لەوە هوشیارتر بن کە بەرژەوەندی حیزبیەکان ببینن مەسەڵەن لە شکستی حیزبی ئەلف حیزبی بابی باتەوە یان بە پێچەوانەوە ئەمە نەخێر چکە ئەمە هەمومانۆ گەڵێ لە کەشتیەکەین کوونبوونی ئەم کەشتیە لە هەر ڕوویەکەەوە بێ هەمومانی تیەکەوین ئەگەر ویست بێتمان شەو دانسی سیاسی و ئیداری بکەین لە ناو زۆنەکەی خۆمانە ئەوە بە زۆنەکەی خۆمان بوو بە زێگەر عێراق بێتە ناو ئێڵێ و شەو دانسە بکەین ینی بۆیە ئەبێ مامەڵەکانمان بە یەکەم شت وەکو لە دەستپێکی قسەکانیشم وتم مامەڵەی پاراستنی هەرێمی کوردستان بێت و بێ زۆر هوشیارترانە مامەڵە بکەین لەگەڵ ئەو دۆخێکی هەیە. کاک سەرۆر جەلیل شۆفەکاری سیاسی خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاڤە ئامادە بووی و سوپاس بۆ بیرۆچوون و شیکردنەوەکانت. سوپاس بۆ بەش. ئازیزان بەم جۆراتنە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.